پرسی ڕێفراندۆم لە ئێستادا زۆرترین قسە و باسی نێو بەرپرسان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەدوای خۆیدا هێناوە هەرچی فراکسیۆنی گۆڕانە پێی وایە ئەم پرسە چارەنووسسازە بۆیە پێویستە لە دەستگایەک بێت کە شەرعیەتی هەیە بە یاسا بکرێت کە لە پەرلەمانەوە دەربچێت بەڵام پارتی پێی وایە هەر کەس و لایەنێک خۆی بکاتە خاوەنی بیرۆکەی پرسی ڕێفراندۆم ئێمە پشتگیری دەکەین چونکە پرسێکی نیشتیمانیە ئەم پرسێکی چارەنووسازیە لەبەر ئەوە هەموو پرسە چارەنووسازەکانی کە پەیوەندی بە میلەتەکەمانەوەیە پێویستە لە دەستگایەک بێ کە شەرعیەتی هەیە و پێویستە بە یاسا بکرێت کە ئەم یاسایش لە پەرلەمان دەرچێت بۆیە پێمان وایە بەبێ پەرلەمان تاوتێکردنی ئەم پرسە لە ئیتاری پێشنیاری حیزبەکان تێناپەڕێ. ئەحمەدکانی بەرپرسی لقی دوی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر دەڵێت ڕێفراندۆم بۆ شاردنەوەی قەیرانەکان نییە دوورە لە ڕاستی. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان تاکید لەوە دەکەینەوە کە ئەوە نەدەستکەوتێکە بۆ پارتی نەدەستکەوتێکە بۆ جەنابی سەرۆک بارزانانی ئەوە دەستکەوتێکە بۆ گەلی کوردستان و مافی گەلی کوردستانە بەڵام ئەگەر ئەوان قەناعەتیان بەوە نییە با خۆیان بکەنە خاوەنی ڕێفراندۆم و ئێمە دەستخۆشیان لێ دەکەین. چاودێرێکی سیاسی پێی وایە ئێمە هەرێمێکی بێ هاوڵاتین هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە دابەش بووە بەسەر حیزبەکان و حیزبەکانیش هەر یەکەیان بۆ بەڕژەوەندی خۆی کار دەکات. خۆی کێشەکە لەوەیدایە تا ئێستا ئێمە هەرێمێکین بێ هاوڵاتی چونکە هەموو هاوڵاتیەکانمان هەموو تاکە چێو کۆمەلگای بەش بۆ لەسەر حیزبەکان لەبەرەوەی حیزبەکان هەرەکە و شەڕەتەمە قاڵی دەکە لەسەر بوونی پێگەی خۆی لەو هەرێمەی لەسەر بوونی پێگەی خۆی کە هەرێمە شەڕ دەکا و حیزبانە دابەش بوونە هۆی دابەش بوونی هاوڵاتیەکان نەمانی دەنجی ناڕازاییە. 25 ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بەشێکیان پێیان وایە لەم بارودۆخەدا کە ئێستا کوردستان تێکەوتووە کە ڕۆبەڕووی چەندین قەیران بۆتەوە بە کاتی ڕێفراندۆمی نازانن و سربەخۆی بۆ هەرێمی کوردستان بەڵام بەشێکی تر پێیان وایە ئێستا باشترین کاتە بۆ ڕێفراندۆم و سربەخۆی هەرێمی کوردستان و لە هەولێرەوە ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا.